بە درێژایی مێژوو لە ئێستا و ڕابردوودا بەهۆی ململانیەکانی پارتی و یەکێتیەوە گەلی کورد نەیتوانیوە دەرفەتەکان بقۆزێتەوە و دەیان دەرفەتی زێڕینی لەدەستداوە. بە بڕوای نووسەران و مامۆستایانی زانکۆ بێت سەرەڕایبوونی ژمارەیەک هۆکاری دەرەکی دووبەرەکیش هۆکارێکی کاریگەر بووە بۆ ئەوەی تا ئێستاش گەلی کورد نەیتوانیوە ببێتە خاوەنی قەوارەی سربەخۆی خۆی. جۆڵا پەشێوەڵێ شەو لە خەومە ئارامگەی حاجیم دیتەوە، وتم گەورم پەشیمانی پەرێشانم، وتی مرد بە زیندوم کەوە، وتم گەورم من ئیسانیم چۆن زیندوت کەمەوە بێژە، وتی دەستم بگرە دەرم بێنە دووبەرەکی لە شوێنەکەی من بنێشە. بەڕاستی دووبەرەکی نێو ماڵی کوردی خواردووە، دەرفەت وەرنەگرتن لە مێژوو ناو ماڵی کوردی کوشتووە، سوود وەرنەگرتن لەو هەلانەی کە دێتە پێشمان ئێمەی کوشتووە، کارکردن بۆ ئەم لاو ئەولا ئێمەی کوشتووە. بەڕاستی ئەگەر نمونەیەکی واقعی جوان بینین و ئەوەی کاڵێ لە تانجیان پرسی بۆچی شوێنی کەروێشکەوی تۆ بۆ قاچە درێژانەوە ئەو بۆ قاچە کورتانەوە بۆ نایگریتەوە ئەو لە تۆ خێراتر ڕائەکە، وتی آخر ئەو بۆ خۆی ڕائەکە من بۆ خەڵک ڕائەکەم. ئێمە دیارە لە مێژووە زۆر دەرفەتمان هەبووە، دەرفەتەکان ئەتوانین بیبەستینەوە بەوەی کە لە چیسمان چووە پەیوەندی هەندێک جار بە ناوخۆوە هەبوو، هەندێک جار بە فاکتەری دەرەوە. ئەوانی فاکتەری دەرەوە هەمیشە بەهێزتر بوونە لە ناوخۆکە. لە هەموو قۆناغەکانە بەڵێ ئێمە نەمانتوانیەوە وەکو پێویست بە ئەو دەرفەتە مێژویانە بقۆزینەوە. دیارە بەهۆی پەرتەوازەیی یەکێتی نەتەوەییەوە بووە کە تا ئێستاش ئێمە کێشەمان هەیە لەو بوارەیە. پەرتەوازەی نێوماڵی کورد لە ماوەکانی ڕابردوودا کاریگەری ڕاستەوخۆشیان هەبووە لەسەر گۆڕینی نەخشەی سیاسی هەرێمی کوردستان. دوایین جاریش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بوو کە حکوومەتی عێراق توانی نەخشەی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆڵیتیکیەوە بگۆڕێت و زیاتر لە نیوەی خاکەکەی داگیر بکات. لەبری ئەوەی حکوومەتی هەرێم پاراستنی بۆ ئەوەی بتوانێت پاراستن لە ئەم خاکەی ئێستای بکات، پاراستن لە نەتەوەکەی بکات، لەوە زیاتر تووشی تعریب و تعبیس نەبنەوە، تووشی تەرحین نەبنەوە، هەڵسێ لە بەرامبەردا چۆک بۆ ئەو ناوچانەدا ئەبڕێت. هەروەکو بینیمان کە ئێمە زۆربەی ناوچەکانمان گەڕانە بۆ ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە شۆڕشی کوردی بە هاوکاری هێزی پێشمەرگە. لە دوای ساڵی 2003 زۆربەی ناوچەکان لە ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێما بوون. بەڵام دواتر لە 16 ئۆکتۆبەراچی ڕوویدا ئەوە ڕوویدا کە هەڕەشە لە هەرێمی کوردستان ئەکا، هەتا سنووری پێنجێن و هەڵەبجەش داگیر ئەکات. لە دواترین پێشهاتیشدا ماوەی چەند ڕۆژێکە شەڕی ڕاگەیاندنی پارتی و یەکێتی دەستی پێکردووە. بە بڕای هاوڵاتیانیش بێت ناکۆچیەکانی ئەم دوو پارتە لەسەر بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیە و گەر بە ڕووکەشیش خۆیان وانیشان بدەن کە ناکۆکن، بەڵام لە بنەڕەتدا کۆک و یەکدەنگن بۆ دزینی قوتی هاوڵاتیان و بەتاڵان بردننی سامانی گشتی. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.